سینۆها پزیشکی تایبەتی فیرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عبدولڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. تەواوکەری بەشی 45 بەدەستی خۆم فیرعەونم کوشت. فیرعەون ئەخناتون جامی مەرگی بەدەستی من سینۆهەی پزیشکی تایبەتی پاشایەتی وەرگرت. من ناتوانم بڵێم کە لە نێوان هۆکارە جۆرە و جۆرەکانی کە بووە هۆی ئەوەی من پێکێ تلیاکی خاوێن کرا و دەرخواردی فیرعەون بدەم کام هۆکار بەهێزتر بوو. ئایا مەرگی مەریت و تەهود بووە هۆی ئەوەی کە من ئەو ڕۆژە بەدەستی خۆم جامی مەرگ دەرخواردی فیرعەون بدەم، یان لەبەر ئەوەی کە درێژە کێشانی ژیانی ئەو پیاوە گەلی میسری لەوە بەدبەختتر دەکرد کە هەبوو بۆیە کۆتاییم بە ژیانی هێنا؟ ئایا لەبەر ئەوەی کە لە میسردا ڕێوڕەسمی دێرین ئەوە بوو کە فیرعەون بەدەستی پزیشکەکەی خۆی بکوژرێ من ئەم کارم کرد بۆ ئەوەی بەپێی دابوونەریت ڕفتارم کردبێ؟ وەیان لەبەر ئەوەی کە دەمزانی مەرگی فیرعەون لە ڕەنجێکی هەمیشەیی ڕزگار دەکا ئەم کارم کرد؟ یان لەبەر ئەوەی کە لە ئەستێرەکاندا وانووسراوە کە ئەم کارە بەدەستی من ئەنجام بدرێ؟ لەوانەشە جگە لەو هۆکارانە من دەمویست کە دەفری چارە نووسەکەم پڕ بێ تا ڕۆژێک بتوانم بەخۆم بڵێم سینۆها تۆ چارە نووسێکت هەبوو کە کەس نەیبووە. لەوانەشە دەمویست بەم شێوەیە دەسەڵاتی خۆم بەخۆم نیشان بدەم، چونکە مرۆڤ هەرچەندە بڵێ خۆم دەناسم هێشتا هەر بە تەواوەتی خۆی ناناسێ و جارجار هەندێشت دەکا کە لە دوای ڕوودانی کارەکەش ناتوانێ بڵێ کە بۆچی دەستی لەو کارە وەرداوە. ڕۆژی دوایی لە کۆشکی پاشایەتی شاری ئاسۆ دەنگی شیوەن بەرز بووە. ئێمە یەکسەر خۆمان گەیاندە کۆشک. لەوێدا تەنها یەک کەس نەدەگریا، ئەویش نەفرتیتی شاژن بوو کە لە تەنیشت تەرمی مێردەکەیەوە ڕاوەستا بوو. بێگریان بە پەنجەکانی خۆی دەم و چاوی ئەوی نەوازش دەکرد. لە دوای ئەوەی چوومە ژوورەوە لە تەرمی فیرعەون نزیک بوومەوە، ڕوانیم چاوەکانی کراوەتەوە و سەیری من دەکا. من لە چاوەکانیدا ئاسەواری تووڕەییم نەدی، بەڵام تا ئەو کاتەی کە ئەوم بۆ خانەی مردووەکان نارد بۆ مۆمیاکردن دامە کرێکارەکانی ئەو خانەیە، لە بینینی چاوەکانی فیرعەون شەرمم دەکرد. لەوانەیە گەر کەسێکی تر جگە لە من نووسەری ئەم پەرتووکە بوایە ئەم بەشەی نەنووسیایە، خۆی بە بکوژی فیرعەون نەدەناساند. بەڵام من لەم کتێبەدا جگە لە ڕاستەقینە هیچ شتێکی تر نانووسم و نەشم نووسیوە. ئەگەر چی زیانیشم بێ من دەزانم ئەگەر ڕۆژێک یەکێک ئەم وێنانە بخوێنێتەوە زۆر ڕقی لە من دەبێ کە بۆچی من کە پزیشکی پاشایەتیم فیرعەون متمانەی پێم هەبوو ئەوم کوشت. من لەوە زیاتر باسی بێتاوانی خۆم ناکەم، هیچ شتێک ناڵێم، بەڵام ئێستاکە خەریکی کێشانی ئەم وێنانم واتە تۆمارکردنی وتەکانم. دەڵێم یەکێک لەو هۆکارانی کە منی ناچار کرد جامی کوشراوی تلیاک بە فیرعەون بخۆم ئەوە بوو کە دەمویست کۆتایی بەڕەنج و شەکەتی ئەو بهێنم. دەمزانی کە ئەگەر لە جیاتی من یەکێکی تر هەوڵی کوشتنی ئەخناتونی بدایە ئەویان بە ئازارێکی کوشندە دەکوشت. لە کاتێکدا کە
کە من بە شێوەیەک ئەوم بۆ جیهانی ڕۆژ ئاوا نارد کە خۆشی هەستی پێ نەکرد کە ئایا نووسووە یان مردووە. بەر لەوەی کە لاشەیە خناتون بۆ مۆمیاکردن بەرەو خانەی مردووەکان ببرێ، سەمەنخەگر زاوای فیرعەونیان لە جیاتی ئەو دانیشان، ئەویان کردە فیرعەون و تاجیان خستە سەر و قامچی و گۆچانی پاشایەتیان دایە دەستی. بەڵام فیرعەونی جوان و تازەکار بە هەراسانیەوە دەیڕوانیە دەوروبەری، چونکە ڕاهاتبوو کە هەمیشە گوێڕایەڵی ئەخناتون بێ، بە پێویستی ئەو بیر بکاتەوە نەیەتوانی باوەڕێکی سربەخۆی هەبێ. ئامی و هورمهەب پیانوت ئەگەر حەز دەکەی تاجی پاشایەتیت لەسەر بێ دەبێ بێوەستان شاری ئاسۆ بەجێ بهێڵی و بۆتە بەس بڕۆی، لەوێدا قوربانی بۆ ئامونی خوای گەورەی هەمیشەی میسر بکەی. بەڵام سەمەنخەگەر قسەکانی ئەخناتونی دووپات دەکردەوە و دەیوت تێکۆشم کە نووری ئاتونی خوای بێشکل و شێوە و نەبینرا و سەرتاسەری جیهان بگرێتەوە. لەم شارەدا پەرزگایەک بۆ خەزورم ئەخناتون دروست دەکەم، ئەویش وەکو خواکەم ئاتون دەپەرستم. چونکە ئەخناتون پیاوێک بوو کە هاوتای نابێتەوە. ئامی و هورمهەب کاتێک کەڕوانیان سەمەنخەگەر داکۆکی لەوە دەکا کە ئاتون بپەرستێ، هیچیان نەوت. ڕۆژی دوایی فیرعەونی جوان وەکو پێشوو بۆ ڕاوماسی بەرەو نیل ڕۆیشت، بەڵام کەوتە ئاوەکەوە و تیمساحەکان خواردیان. هەندێک کەس وایان بڵاو کردەوە کە سەمەنخەگەر لە کاتی ڕاوماسیدا کەوتۆتە ئاوەکەوە و بۆتە خۆراکی تیمساحەکان، بەڵام من باوەڕم بەم قسانە نەکرد. وای بۆ دەچووم کە خستبیانتیانە ناو ئاوەکەوە. هورمهەب ئەم کاری لێ نەدەوەشایەوە، بەڵام ئامی بە بۆچوونی بەهێز سەمەنخەگەری کردبووە خۆراکی تیمساحەکان بۆ ئەوەی زووتر بگاتە مەبەستی خۆی کە پاشایەتی کردنی میسر بوو. پاشان ئامی و هورمهەب چوونە لای تووت و ڕوانیان کە ئەو لەگەڵ بوو کە شوشەکانی خۆیدا خەریکی یاری ناشتنی مردووەکانە. ژنەکەی ئانکیستاتون کچی فیرعەونی ڕابردووش لەگەڵ ئەودا یاری دەکرد. هورمهەب پێیوت تووت هەڵسا، چونکە تۆ بوویت بە فیرعەون دەبێ کڵاوی پاشایەتی بخەیتە سەرت، لەسەر تەختی خەزورت دابنیشی. تووت لە جێی خۆی هەڵسا و هورمهەب و ئامی ئەویان بەرەو تەختی خەزوری بردو لەسەری دایان نیشاند. تووت وتی من پێم سیر نییە کە بوومەتە فیرعەون، چونکە من هەمیشە خۆم لە خەڵکی بەبەرزتر دەزانم. لەمە بەدووە قامچی من بەدکاران سزا دەدا و گۆچانی پاشایەتیەکەشم چەکدارەکان بەڕێوە دەبا. ئامی وتی تووت واز لەم قسە پڕ و پوچانە بهێنە و گوێ بگرە چی دەڵێم. تۆ لەمە بەدووە دەبێ ملکەچی من بیت، هەرچیەک دەڵێم بەبێ ڕەخنەگرتن بەبێ دژایەتی کردن جێبەجێی بکە. یەکەم کاری ئێمە ئەوە دەبێ کە بۆتە بەس بڕۆین. تۆ لەوێدا بەرامبەر خوای کۆنی میسر داچەمیەوە و قوربانی بۆ بکەی و کاهینەکان ڕۆن لە سەرت دەدەن، تاجی سوور و سپی پاشایەتی دەخەنە سەر. تووت کەمێ بیری کردەوە، وتی ئەگەر من بێم بۆتە بەس ئایا گۆڕێکم وەکو گۆڕی فیرعەونی گەورەکان بۆ دروست دەکەن و ئایا لە گۆڕەکەمدا کەلوپەلی یاری جوان و کێردی شینی لەو جۆرە کێردەی کە لە هاتیەکانم سندووە دەخەنە ناو گۆڕەکەمەوە. چونکە من لەم گۆڕانەی کە لەم شارەدایە بێزارم. ئەو گۆڕانە بچووکن، وێنەیان لەسەر دیوارەکان کێشاوە. من گۆڕێکم دەوێ کە گەورە بێ، بتوانم کەلوپەلێکی زۆری تێبکەم. ئامی وتی ئافرینت لێبێ، لەگەڵەوەشدا کە مناڵی لە بیری گۆڕەکەی خۆت دای، دڵنیە بە کە بە ئارەزووی خۆت دەکەی. کاینەکان گۆڕێکی گەورە و جوان و گرانبەهایان بۆ دروست دەکەن. ئەگەر تۆ
لە داهاتووشدا ئەم ژیریە لە خۆتەوە نیشان بدەی بۆ میسەر دەبیتە فیرعەونێکی باش، بەڵام ناوەکەت باش نییە، ناوی تەواوی تۆ توت ئانخ ئاتونە، بەدڵی کاینەکانی تەبەس نییە، چونکە ئەوان لە هەر شتێک کە ناوی ئاتونی پێوە بێ بێزارن، کەواتە لە ئەمڕۆ بەدواوە ناوی تۆ توت ئانخ ئامون دەبێ. توتی بچووک لەم بارەیە شەوەڕەخنەی نەگرت، تەناوتی من ناوەکەی پێشووی خۆم بە باشی دەنووسی، ئێستا ناتوانم ناوە تازەکەم بنووسم، نازانم وێنەیەک کە ئامون نیشان دەدا چۆنە. بۆیە چۆنێتی نووسینی ناوی ئامونیان فێر کرد و ئەو ناوە تازەی خۆی بۆ یەکەمین جار لە شاری ئاسۆ نووسی. شاژن نەفرتیتی هاوسەری فیرعەونی پێشوو لە دوای ئەوەی کە بینی بەهۆی پاشایەتی توت ئانخ ئامونەوە کە سەرنج ناداتە ئەو، خۆی ڕازاندەوە و بۆ بینینی هورم هەب چووە کەشتیەکەی ئەوەوە کە لە نیلدا بوو، چووە ژوورەکەی هورم هەب و وتی ئایا دەبینی کە ئامی باوکم لە وڵاتەدا دەستی بە چ یاریەکی مناڵانە کردووە، مناڵێکی کردوتە فیرعەون بۆ ئەوەی بتوانێ بەبێ دژایەتی کردن لە میسردا بە ناوی توت ئامونەوە پاشایەتی بکە. لە کاتێکدا کە من لەم وڵاتەدام هەمووان دەزانن کە هاوسەری فیرعەونی پێشوو دایکی مناڵەکانی ئەوم، شایستەی من بۆ پاشایەتی لە مناڵێک زیاترە. من لەبەر ئەوەی کە ژنم ناتوانم داواکەی خۆم لەسەر کورسی بنیشێنم، بەڵام ئەگەر پیاوێک یارمەتیم بدا لەبەر ئەوەی جگەلەوەی شاژنم بەدان پیانانی هەمووان جوانترین ژنی میسریشم، دەتوانم لە پاشایەتی کردندا لەگەڵ ئەو پیاوەدا بەشداری بکەم. و ئێستا هورم هەب سێری من بکە، بڕوانە جوانیەکەی من، دەرفەت لە دەست مەدا، تۆ نێزە و شمشێرت هەیە، منیش جوانی و ناو و نیشان. من و تۆ ئەگەر بەیەکەوە بین دەتوانین بەسەر میسردا فەرمانڕەوایی بکەین. لەم حکومکردنەی ئێمە سوودێکی زۆر بە میسر دەگا، لە کاتێکدا کە باوکی من ئامی پیاوێکی نەفام و چاوچنۆکە، ئەگەر ببێتە پاشای میسر وڵات لە ئەمڕۆ خراپترە بێ. هورم هەب سێریکی کرد و نەفرتیتی بۆ قایلکردنی ئەو درێژەی بەوتەکانی خۆیدا، چونکە ئەگەرچی نەفرتیتی بیستبووی کە هورم هەب خوشکی ئەخناتونی خۆش دەوێ لەو ئارەزۆدایە کە ئەو بکاتە هاوسەری خۆی، بەڵام وای بیر دەکردەوە کە ئەم ژن و مێردایەتیە بە بۆنەی لە خۆبایی بوونی شازادە خانم باکتاتون سەرناگرێ. هەروەها نەفرتیتی نەیدەزانی کە لە نێوان باوکی و هورم هەبدا پەیمان بەستراوە کە هورم هەب یارمەتی پاشایەتی ئامی بدات و ئەو پیاوەش بەرامبەر بە و هەوڵی سازدانی ژن و مێردایەتی هورم هەب و شازادە خانمی باکتاتون بدا. سەرەڕای ئەوەش نەفرتیتی ڕاهاتبوو کە بە سوود وەرگرتن لە جوانیەکەی خۆی زۆر کۆڵی بە پیاوەکان دەدا کە لەگەڵیدا ڕابێرن. وای دەزانی کە لە هونەری دڵڕفاندنی پیاواندا وەستایە، لە کاتێکدا کە باکتاتون کچێکی گەنجە بەڵام بێ ئەزمون بوو، نەیدەزانی کە چۆن دەبێ پیاوان هەڵبخەڵەتێنێ. بەڵام جوانیەکەی ئەو بەهۆی مناڵبوونی یەک لە دوای یەک سیز بووبەوە. کارێکی لە هورم هەب نەکرد، وتی ئەی نەفرتیتی، من لەم شارەدا بایی پێویستی خۆم پیسیم کردووە، حەز ناکەم بەهۆی ڕابواردن لەگەڵ تۆدا خۆم پیستەر بکەم. ئێستاش دەبێ بەهۆی کاتبەکەمەوە نامە بۆ ئەفسەرەکانی خۆم بنووسم کە لە مەرزی سینادان، ناتوانم لەگەڵ تۆدا ڕابێرم. کاتێ نەفرتیتی ئەم وەڵامە دەبیستێ، کراسە کەتانەکەی خۆی گورز دەکاتەوە و بە تووڕەییەوە
لە کەشتێکە دەچێتە دەرەوە. هورمهەب خۆی ئەم ڕووداوەی بۆ من گێڕایەوە، بەڵام من لەو باوەڕەدام کە هورمهەب بەتوندیەوە وەڵامی نەداوەتەوە، ئەگەرچی گومانم لەوەدا نەبووە کە وەڵامێکی نابەدڵی دابێتەوە، چونکە لەو ڕۆژە بەدواوە نەفرتیتی لەگەڵ هورمهەبدا دەستی بە دوژمنایەتی کرد و پاشان لە شاری تەبەزدا لەگەڵ شازادە خانم باکتاتون کە ناوی خۆی گۆڕی بە باکتامون لە دژی هورمهەب یەکیان گرت. هورمهەب ئەگەر لەگەڵ نەفرتیتیدا ڕێک بکەوتایە، ئەو ژنەی ڕازی بکردایە، هاوپەیمان و دۆستێکی بەهێزی بۆ خۆی پەیدا دەکرد. بەڵام ئەو پیاوە نەیدەویست کاخناتونی فیرعەونی پێشوو لە خۆی بڕەنجێنێ و لەگەڵ ژنەکەیدا ڕابێرێ. من هەستم کرد کە هورمهەب ئەگەرچی بە مەرگی فیرعەون ڕازی بوو، بەڵام لە دوای مردنیش ئەوی خۆش دەویست، لەگەڵ ئەوەشدا کە ناوی ئەخناتونی لەسەر هەموو پەرزگە و نووسراوەکاندا سڕیەوە، پەرزگەی ئاتونی لە شاری ئاسۆدا وێران کرد. بەڵام تاو ڕۆژەی کە من هورمهەبم بینی دەمزانی کە فیرعەونی خۆش دەبێ. من ئاگادار بووم کە لە دوای ئەوەی کاهینەکانی ئامون دەسەڵاتیان پێیا کرد، هەوڵی ئەوەیاندا کە لاشە مۆمیاکراوەکەی ئەخناتون کە لە شاری ئاسۆدا نێژرا بوو دەربهێنن، لە دوای سووتاندنی خۆڵەمێشەکەی فڕێ بدەنە نیلەوە بۆ ئەوەی لەناو بچێ. بەڵام هورمهەب بەهۆی چەند کەسانێک لە باوەڕپێکراوەکانی خۆیەوە بەر لەوەی کاهینەکان دەستیان بیگاتێ گۆڕەکەی ئەخناتون هەڵبدەنەوە، تەرمەکەی ئەوی لە شاری ئاسۆ لە گۆڕەکەی خۆیدا دەرهێنا بوو، بە کەشتی ناردبووی بۆ تەبەز بۆ ئەوەی لە ئارامگەی دایکی ئەخناتوندا بنێژرێ. کاتێک کە کاهینەکان لە شاری ئاسۆ گۆڕی فیرعەون هەڵدەدەنەوە، دەبینن کە لاشەکەی ئەوی تێدا نییە، واو بڵاو دەکەنەوە کە ئامون لاشەی مۆمیاکراوی فیرعەونی درۆزن و نەفرەت لێکراوی لەناو بردووە، بۆ ئەوەی لە جیهانی ڕۆژ ئاوادا هیچ ئاسەوارێکی لێ نەمێنێتەوە. ئامی لە دوای ئەوەی ڕەزامەندی توت ئەنخ ئامونی بۆ ڕۆیشتن بۆ تەبەز وەرگرت، فەرمانیدا کە کەشتیەکان ئامادە بکەن، دەربارەکان بکەونە ڕێ، چونکە لەو شارەدا وترا ئەم جێگەیە نەفرەت لێکراوە و مانەوەی تەنانەت بۆ یەک ساتیش باش نییە، دەبێ بەبێ وەستان ئەو شارە جێبهێڵن و بڕۆن. خەڵکی وازیان لە خانوەکانی خۆیان هێنا و هەڵاتن، کەلوپەلی یاریەکانی توت ئامون بۆ هەمیشە لە کۆشکی زێڕیندا لەسەر زەوی مایەوە، هەتا کۆتایی جیهان هەر مەراسیمی ناشتنی تەرم نیشانەدا. ئەو بەیانەی کە لە بیابانەوە هەڵیان دەکرد لەمی ورد و نەرمیان دەهێنایە شاری ئاسۆ، خان و باخەکانیان پڕ کرد لە لم و تیشکی خۆر، بارانی خانوەکانی وێران کرد. هەڵچوونەکانی نیلیش لە وەرزی پاییزدا یارمەتی کاولبوونی ئەو شارەیدا و کارێزەکان و جۆگەلەکانی ئاودێری وشک بوون و ئەو درەختانەی کاخناتون بە خۆشەویستی و زەحمەتێکی زۆرەوە ناشتبووی لە ناوچوو. بنمیچی خانوەکان ڕما و لە خانوو باخەکاندا لە جیاتی مرۆڤ چەقەڵەکانە ژیان. بەم شێوەیە شاری ئاسۆی ئاتون بە هەمان خێرایی کە دروست بوو لە ناوچوو. لە دوای ئەوەی کە بیابان بە خاک و لمی خۆیەوە شارەکەی داپۆشی، هەموو شتێکی لە ژێر خاکدا شاردەوە، کەس هەوڵی ئەوەی نەدا کە بۆ دەرهێنانی شتومەکی گرانبەهای ژێرزەوی بۆ ئەو شارە بڕوە، چونکە سەرزەمینێ کە شاری ئاسۆی تیا بوو زەویەکی نەفرەتی بوو. ئامون بە جۆرێک ئەو زەوی بە نەفرەت کرد کە هیچ کەسێ نەیەتوانی هەنگاو بنێتە ئەوێ و کەل و پەلە بە نرخەکانی تێدا بدۆزێتەوە.
دەیوت شاری ئاسۆی ئاتون خەوەن یان سەرابێک بوو کە لە پڕێکا لە ناوچوو هیچ ئاسەوارێکی لە پاش بەجێ نەما. هەرومهەب لە پێشاو پێشی کەشتیە جەنگیەکاندا دەڕۆیشت بۆ ئەوەی ئەملاو ئەولای ڕووباری نیل بپارێزێ. کاتێک کە هاتە ناو تەبەسەوە لە ماوەی 2 ڕۆژدا لەو شارە دزی و پیاوکوشتن و بگرە و بەردەن نەما. هەرومهەب دز و پیاوکوژەکانی نەدەکوشت، سەر بەرەو خوار بە دیوارەوە هەڵی نەدەواسین، بەڵکو هەمویانی دەستگیر دەکرد بۆ ئەوەی لە مەیدانی جەنگدا سوودیان لێ وەربگرێ، چونکە ئەو پێویستی بە سەرباز بوو کە بەهۆیانەوە پێش لە سەربازانی هاتی بگرێ. کاتێک کە فیرعەونی بچووک هاتە ناو تەبەسەوە، ئێمە ڕوانیمان شەقامی قۆچەکان بە ئاڵای فیرعەون ڕازابەوە. پەرزگەی ئامون لە بەرامبەر خۆردا ئەدرەوشایەوە. فیرعەون لە ڕۆژی تاجگوزاری واتە تاشخستنە سەر بۆ ڕۆیشتن بەرەو پەرزگەی ئامون سواری کەژاوەی زێڕین بوو. لە دوایەوە شاژن نەفرتیتی ژنی فیرعەونی کۆن لە دوای ئەویشەوە کچەکانی دەڕۆیشتن. لەو ڕۆژەدا کە فیرعەون بۆ تاجخستنە سەر بەرەو پەرزگەی ئامون چوو کە لەوێدا قوربانی بۆ ئامون بکە، خوای کۆنی میسر بە تەواوەتی سەرکەوت. کاهینەکانی ئامون بە سەرۆکایەتی هەری بووری کاهینی گەورە لە کاتێکدا کە هەمویان سەریان تاشراو بوو، ڕۆنیان لەسەر و دەموچاویاندا بوو، لە بەردەم بتی ئاموندا ڕۆنیان لەسەری فیرعەونی نوێدا و تاجی سوور و سپی میسریان نایە سەری کە نیشانەی زەمبەق و پاپیرۆسی پێوە بوو. کاتێک کە تاجگوزاریەکە کۆتایی پێهات، فیرعەونی بچووک قوربانی بۆ ئامون کردو. ئەوسا ئەو شتەی کە ئامی توانی بووی لە وڵاتی هەژار و وێرانی میسری بسێنێ پێشکەشی فیرعەونی بکە درایە ئامون. بەڵام هەرومهەب بەر لەوەی دیاری گەورە بداتە هەری بووری لەگەڵیدا ڕێکەوت بوو کە ئەو دیاریانە بخاتە ژێر دەستی ئەوەوە بۆ ئەوەی لە بەرامبەر هێرشی هاتیدا خەرجی شەڕی پێتەواو بکە. دانیشتوانی تەبەز لە هاتنە سەرکاری ئامون و هاتنی فیرعەونی نوێ ئەگەرچی مناڵیش بوو خۆشحاڵ بوون، چونکە مرۆڤ لەبەر ئەوەی سروشتێکی پڕ و پوچپەرستی هەیە هەمیشە ئومێدی بەداهاتوو هەیە، وا دەزانێ کە ئایندە لە ڕابردوو باشتر دەبێ. یەکێک لە هۆکارەکانی بەدبەختی مرۆڤ ئەوەیە کە لە ئەزمونە تاڵەکانی ڕابردوو پەندوەرناگرێ. لەو ئەندێشەیەدایە کە ئایندە لەبەر ئەوەی کە هێشتا نەهاتووە لە ڕابردوو چاکتر دەبێتە سەردەمی خۆشگوزەرانی. لە شەقامی قۆچەکاندا لەسەر ڕێگەی فیرعەون ئاپۆڕەیاندا و گوڵیان بۆ هەڵەدایە سەرزەوی، بەڵام هێشتا لە گەڕەکی هەژاران و خانوەکانی نزیک بەندەر دووکەڵ بەرز دەبەوە. ئاسمانی تەبەسی لە لایەکی شارەکەوە ڕەش کردبوو. لە ماڵە وێران کراوەکانەوە بۆنی لاشەی بۆگەن دەهات، قەلەڕەش و داڵاشەکان کە لە سەربانی پەرزگەی ئامون نیشتبوونەوە لە تاو قەڵەوی نەیانەتوانی هەڵفڕن، چونکە هەموو ڕۆژێ لە بەیانیەوە تا ئێوارە لاشەی کوژراوەکانیان دەخوارد. ژنە هەژارەکان و مناڵی بێباوک و برسی لە کەلاوەکانی شاردا هەوڵیان دەدا بۆ ئەوەی بتوانن کەمێ لە کەلوپەلی خانوەکەی خۆیان لە ژێر وێرانەکاندا بهێننە دەر. مناڵەکانیش لە برسێتیدا ئەوەندە لەڕ دەهاتنە بەرچاو کە من ئەو کاتەی لە خانی مەرگیشدا کارم دەکرد هیچ لاشەیەکی وشک بووی ئاوەها لەڕم نەبینی بوو. ژن و مناڵەکان دەیانزانی کە بەزەیی لە تەبەزباری کردووە، ماوەیەک دەبوو کە ئیتر کەس هیچی نەدەدایە
یەکێکی تر و سکی تێڕن دەکرد، بۆیە داوای نان یان کانزایان لە خەڵکی نەدەکرد. لە شوێنی بارداگرتن لە کەناری نیل دوورکەوتمەوە، بەرەو باڕی کلکی تیمساح ڕۆیشتم. لەو مەیخانەیە جگە لە وێرانەی سوتا و هیچ شتێکی تر نەهاتە بەرچاوم. هەناسەیەکی قۆڵم هەڵکێشا، چونکە هاتەوە یادم ئەو ڕۆژەی کە لەو جێگەیەدا لە پێش چاوم بە گورزێ مێشکی مناڵە بچووک و شیرین زمانەکەی منیان پژان کە لە ڕەچەڵێکی من واتە لە ڕەچەڵێکی فیرعەون و خواکان بوو. لەبەر چاوی مندا پەلاماری مەریتیاندا کە بە دیلی بگرن، بەڵام ئەو بەرگری کرد بە لێدانی نێزا لە چاوتروکانێکدا کونکونیان کرد. اینجا لە کاتێکدا کە لەوانە بوو هێشتا گیانی تێدا مەبوو بێت، مەیخانەکەیان ئاگرتێ بەردا. مەریتی ئازیزی من بە زیندویی لە ئاگردا سووتا. ئەی خواکانی مسر، ئایا دەکرێت پێم بڵێن کە مەریتی من لەو کاتەدا کە مەیخانەکە ئاگری کرد بەبێ تەحەمولی ئەشکەنجەی سووتان مردیان نا؟ خۆزگار وەکو چۆن من فیرعەونم بەتلیاک و بەبێ ئازار بۆ دنیای تر نارد، مەریت و تەوتی بچووکیشم بەو شێوەیە بکوشتایە. بەڵام من لەبەر ئەوەی کەوتبوومە ژێر کاریگەریەتی وتەکانی فیرعەونەوە، لەو کاتەدا هیچ لە یادی پاراستنی گیانی مەریتی خۆشەویست و کوڕە بچووکەکەم نەبووم. سیر ئەوە بوو کە بە شێوەیەک عەقڵ لەسەرم دوور کەوتبەوە، نەمەتوانی لەوە بگەم کارگیز ڕوونادا گەلی میسر یان گەلێکی تر بتوانن خوایەک بپەرستن کە وێنە یان شکڵێکی نەبێ و نەبینرێ. جۆری مرۆڤ تەنها توانێ جۆرە خوایەک بپەرستێ، ئەویش خوایەکە کە شێوەی هەیە. مرۆڤ دەتوانێ بیبینێ و بە پێچەوانەشەوە خەڵکی تەنها لە خەیاڵیاندا خوایەکی بێوێنە و نەبینراو دەپەرستن. لە ڕاستیدا خوایە پلە دووسێکان واتە فیرعەون و کاینەکانی تر دەپەرستن. مرۆڤ لەبەر ئەوەی ناتوانێ خوای نەبینراو بپەرستێ، چونکە هیچ مێشک و عەقڵێ توانای تێگەیشتنی خوای بێشکل و شێوەی نییە، بە ڕەزامەندیەوە ئەو خوایە فەرامۆش دەکا لە جیاتی ئەو کەسانە دەپەرستێ کە دەڵێن کوڕی خوای نەبینراوین یان لای ئەوەوە هاتووین، یان دەنگیمان بیستووە لەگەڵیدا دوابین، چونکە ئەم کەسانە مرۆڤن و شێوەیان هەیە و خەڵکی دەتوانن بیان بینن. لە ئایندەژە هەروە دەبێ هەر جارە خوایەکی بێوێنە و نەبینراو بێتە کایەوە، ئەگەر بیەوێ سەرکەوتوو بێ، ناچارە مرۆڤێک بە خەڵکی بناسێنێ و لە زمانی ئەوەوە لەگەڵ خەڵکیدا بدوێ بۆ ئەوەی خەڵکی تر ئەو مرۆڤە بپەرستن. لە دوای مردنی ئەو کەسە کاهینەکانی جێنشینی ئەو بپەرستن، چونکە جۆری مرۆڤ ناتوانێ جگەل لە مرۆڤ و گیاندار و بێگیان بپەرستێ کە شێوەیان هەیە. ئەگەر ئەخناتون شێوەیەکی بۆ خواکەی خۆی دروست بکردایە، وای لێ نەدەهات ئەو ئاژاوەیە دروست نەدەبوو. مەریت و تەهوتی من بەو دەڕەندەیە نەدەکوژران، خۆڵەمێشی بەدبەختی و هەژاری بەسەر خەڵکیدا نەدەڕژا. جارێکی تر من لەم جیهانەدا تەنها نەدەمامەوە. لەو باوەڕەدام کە یەکێک لە شتە مەترسیدارەکانی جیهان بیر و بۆچوونە چاکسازیەکانی فیرعەونێکە، چونکە ئەو بیر و ڕا چاکسازیانە ئەگەرچی خێرێکی بەڵگەنەویست بێ، بەڵام کۆمەڵێکی زۆر بەدبەخت دەکا. لە دوورەوە دەنگی هەلهەلەی خەڵکیم دەبیست کە خۆشحاڵی خۆیان بۆ فیرعەونی نوێ دەرەبڕی. خەڵکی وایە نەزانی کە لەبەر ئەوەی فیرعەونی نوێ کەم تەمەنە، لە مناڵیەوە دەیانەوێ بە خۆیان بگەڕێنەوە، ئەو کاتە کە خۆیان بە خەڵکی ناسێنێ و بە خەڵکی بناسێنێ،
بیر لە گۆڕەکەی خۆی دەکاتەوە، دەیەوێ ئارامگەیەک بۆ خۆی دروست بکە. دیارە فیرعەونێکی دادپەروەرە و دەتوانێت زوڵم لەناو ببە، دادپەروەری و خۆشگوزەرانی بەرقەرار بکە، بێ ئاگالەوەی کە خواکەی فیرعەونی پێشوو ئەگەرچی خوازیاری ئاشتی و یەکسانی و لە ناوچوونی جیاوازیەکان بوو، ئەو بەدبەختیانەی بەسەر خەڵکی داهێنا. بەم پێیە وای بە حاڵی خەڵکی لە سەردەمی پاشایەتی ئەم فیرعەونە، چونکە خوای فیرعەونی نوێ هەمان ئامونی خوای ستەم و تووڕەیی و چاوبرسێتیە، تازە شاتۆتە سەرکار و تین و برسیە، چونکە ماوەیەکە هیچی نەخواردووە و نەخواردۆتەوە. بۆ تێرکردنی ئەو دەرهاویشتەی ڕەنجی هەموو گەلی میسر و بۆ شکاندنی تینوێتی خوێنی هەموو ڕۆڵەکانی ئەم وڵاتەشی بەس نییە. فیرعەونی پێشوو پێکی مەرگی لە دەستی من وەرگرت و نۆشیەوە و مرد. ئاسوودە بوو، چونکە لە دوای مردن هەموو شتێ لەبیر دەکرێت. بەڵام من زیندوم ماومەتەوە، ناتوانم ئەوەی کە بینیومە و بیستومە و بەسەرمدا هاتووە فەرامۆشی بکەم. ناچار ژیانی من لەمە بەدووە هاودەمی تاڵی و حەسرەت دەبێ. لە وێرانەکانی مەیخانەی کلکی تیمساح تێپەڕیم و بۆ ئەسکەلەی نزیک بەندەر گەڕامەوە. ئەو جێگەی کە چۆڵ دەهاتە بەرچاو، کۆمەڵێ زەمبیلە و سەبەتەی بەتاڵ و دڕاو و گوریسی بێکەڵکی لێبوو کە نیشانی دەدا ڕۆژێک ئەو جێگەیە ناوەندی کاری بارکردن و گواستنەوەی ڕووبار بووە. لە ناکاودا پیاوێکی لەڕ ئەندام لە ژێر سەبەتە و زەمبیلەکانەوە هاتە دەرەوە و بەرەو من هاتوو، چاوی بەناوە چوو بوو، بەکزیەوە چاوی بڕیە دەم و چاوی من و وتی ئایا ناوی تۆ سینۆهە نییە؟ ئایا تۆ هەمان پزیشکی پاشایەتی نیت کە بە ناوی ئاتوونەوە برینی هەژارەکانت چارەسەرە کرد؟ من کامزانی مەبەستی ئەو چییە؟ بێدەنگ بووم، چاوەڕوانی باقی وتەکانی بووم. ئەو پیاوە وتی ئایا تۆ هەمان سینۆهەنیت کە بەهۆی خزمەتکارەکەی خۆت نانت بەسەر خەڵکیدا دابەش دەکرد و ئەوان بە زمانی تۆوە دەیانوت کە ئەمە نانی ئاتوونە، بیخۆن سوپاسی ئەخناتون بکەن. تۆ کە نانەکەت بە خەڵکی دەدا ئەمڕۆ نان بدەرە من، چونکە چەند ڕۆژێکە کە من لەژێر ئەم سەبەتە و زەمبیلانەدام لە برساندا توانای ڕۆیشتنم نییە. وتم تۆ دەبینی کە من نانم نییە کە بتوانم بدەمێ، بەڵام بۆچی تۆ لەژێر ئەو سەبەتە و زەمبیلانەدا کات بەسەر دەبەی؟ پیاوەکەوتی من خانوویەکی بچووکم هەبوو کە بۆنی ماسی بۆگەنی لێدەهات، بەڵام هەردەم توانی لە کاتی باران و لە کاتی شەودا تیایدا بنوم. من ژنێکم هەبوو کە جوان نەبوو، بەڵام هی خۆم بوو. هەروەها مناڵم هەبوو کە ماوەیەکی زۆر کاتەکانیان بەبرسێتی دەبەنە سەر، بەڵام هەر مناڵی خۆم بوون. بەڵام ئەمڕۆ سەرپەنایەکم نییە، خانوەکەمیان ڕووخان. ئەمڕۆ ژنم نییە، ژنەکەمیان کوشت و مناڵیشم نییە، ئەوانیش لە ناو چوون. خواکەی تۆ لە هەموو ئەم تاوانانە بەرپرسە سینۆها. خواکەی تۆ ئاتون خانوەکەم و ژن و مناڵەکانمی لێ سەندەم. منی گەیاندە ئەم ڕۆژە. من ئێستا بۆ ڕاکردن لە دەستی سەرما و گەرما دەبێت داڵدا بۆ ژێر سەبەتە و زەمبیلە کۆنەکان ببەم. لەو ڕۆژەوەی کە جیهان دروست بووە، خوایەکی بێبەزەیتر و شومتر لە خواکەی تۆ پەیدا نەبووە. من دەزانم کە دەمرم، بەڵام خۆشحاڵم کە خواکەی تۆیان لەناو برد بۆ ئەوەی لەمە بەدووە گەلی میسر بەدبەخت نەبن. لە دوای ئەو قسەیە ئەو پیاوە کەوتە سەر زەوی و گریا، لەبەر ئەوەی کە من نەمەتوانی یارمەتێکی بدەم لی دوورکەوتمەوە. چوومە ناو گەڕێکی هەژارانەوە، گەیشت بە شوێنێ کە خانووی مزگەرەکە واتە خانووە کۆنەکەی خۆمی لێبوو.
ڕوانیم خانوەکە وەکو ماڵەکانی تری تەبەس وێران بوو، ڕەشایی سووتانی پێوە دیار بوو. ئەو درەختانەی کە لە نزیک خانوەکەوە بوون وشک بووبوون، بەڵام لە تەک دیوارەکە لە ژێر خانوەکەدا چاوم بە جۆرە شەولانەیە کەوت کە گۆزەیەکی لە بەردەمدا بوو. وەکو ئەوە بوو کە یەکێکی تێدا نیشتەجێ بێ، چونکە شەی گۆزەکە نیشانی دەدا کە ئاوی تیا بووە. هەنگاوم بەرەو شەولانەکە هاویشت، لە ناکاو ڕوانیم موتی خزمەتکارەکەی خۆم بەسەر و قژی ئاڵۆسکاوەوە لە کاتێکدا کە قاچێکی دەشەلی لە کونەکە هاتە دەرەوە و وتی پیرۆز بێ، ئەمڕۆ خاوەنەکەم گەڕاوەتەوە. دیتنی موتیم ئەوەندە پێسەیر بوو کەوام زانی ئەو نییە و ڕوحیانەتەکەیەتی، چونکە بە منیان وتبوو کە ئەویان کوشتووە. لێم پرسی، موتی ئایا تۆ مابووی؟ موتی چینەوت لەسەر زەوی دانیشت و بە هەردوو دەستی دەموچاوی گرت و من ڕوانیم لەڕ بووە، لە لەشیدا ئاسەواری بڕینی شاخ دیار بوو کە توانای نەبوو بۆمی بگەڕێتەوە کەچی بەسەر هاتووە. منیش نەمەویست بە پرسیارکردن ڕەنجەکەی پێدووپات بکەمەوە. پرسیاری کاپتام کرد. موتی وتی کاپتا بەدەستی بەندە و کرێکارەکان کوژرا، چونکە کاتێ کە بینیان ئەو شەراب و ئاویجۆ دەداتە سەربازەکانی ئامون لی تووڕەبوون و کوشتیان. بەڵام من باوەڕم نەدەکرد، چونکە لە بیرم بوو کە لە دوای ئەوەی ئاتون سەرنگوم کرا ئامون هاتە سەرکار، کاپتا زیندوو بوو. هەر ئەویش ڕێگەی لێگرتم کە بچمە ناو ئاگری مەیخانەی کلکی تیمساحەوە و لاشەی مەریت و تەهود دەربهێنم. لەو کاتەدا هەموو کرێکار و بەندەکان بەگشتی هەموو لایەنگرەکانی خاچ لە ناوچوو بوون، کەسیان لەوێ نەبوون کە کاپتا بکوژن. لە دوای ئەوەش کە من لە تەبەز ڕۆیشتم، ئەگەرچی شار بە تەواوەتی شڵەژا بوو، بەڵام من کاپتام لەوە بەزیرەکتر دەزانی کە لە بارودۆخێکی وا خراپدا لەگەڵەوەشدا کە یتوانی سوود لە پاڵپشتی ئامون وەربگرێ بکوژرێ. موتی ڕوانی کە من بێدەنگ بوومە، قسە ناکەم. لە پڕێکا تووڕە بوو، وتی ئایا تێگەیشتی کە لاساری تۆ لە ئاکامدا چ دەرئەنجامێکی لێکەوتەوە؟ تۆ تا ئاخرین ڕۆژ دەدوت ئاتون سەرکەوتوو دەبێ، بەڵام هەم ئەو شکاو هەم تۆش، و ئێستا بوویتەتە پیاوێکی هەژار. دڵنیام کە برسیتە، هاتوویت بۆ ئێرە کە کەرتەنانێکم لێ بسێنی، لەبەر ئەوەی کە جێگەیەکیشت نییە بۆ نووستن لەم شەولانەیەدا کە لەم خانوە ڕووخاوەدا دروستم کردووە دەنووی. بەیانی کاتێ لە خەواڵدەستی داوای ئاوی جۆ و شۆرەی ماسیم لێ دەکەی، ئەگەریش زوو ئاوی جۆت بۆ نەهێنم بەدار لێمەدەی. بڕوانە لە ژیانەکەی تۆ لە ژیانەکەی ئێمە، بەهۆی لاساری تۆ جگە لەم کەلاوەیە هیچ شتێک نەماوە. من لێرەدا دەمرم بەبێ ئەوەی کە گۆڕێکم هەبێ، چونکە پارەی کڕینی گۆڕم نییە. لە دوای مەرگ لەبەر ئەوەی کە هەژارم کەس بۆ خانەی مەرگم نابە، لاشەکەم مۆمیا ناکەن، نایکەنە گۆڕەوە، بۆ ئەوەی لاشەکەم بۆ گەن نەبێ دەیخەنە ڕووباری نیلەوە. منیش وەکو هەزاران کەسی دیکە کە لەم شارەدا بوونەتە خۆراکی تیمساحەکان، دەبمە خۆراکی گیانلەوەرانی ناو نیل. کاتی موتی ئەم قسەی کرد، من کەوتمە گریان، چونکە هاتەوە یادم کاتێک کە گەنج بووم بەهۆی هەڵەی منەوە ئەو ژن و پیاوەی کە من بە دایک و باوکی خۆمم دەزانین بەبێ گۆڕمانەوە، چونکە من تەنانەت گۆڕەکەشیانم فرۆشتە بوو بۆ ئەوەی بتوانم سوود لە ژنێ وەربگرم کە نرخی هاودەمێتی منی نەبوو. بەڵام کاتێک کە منی بینی خۆی بە ژنێکی بەڕێز و حورمەتەوە نیشانی مندا، ئێستا موتی خزمەتکارم گۆڕی نییە. ئەگەر من ئەمڕۆ بیرم لە هاتن بۆ ئێرە نەکردایەتەوە کە بێم و ئەو ببینم لەوانە بوو بمرێ و
لاشەکەشی فڕێ بدەنە نیلەوە، چونکە کەسێک کە نەشتێکی هەیە لاشەکەی خۆی مۆمیا بکات و نەگۆڕیشی هەیە لە دوای مەرگ جێگەی ناو نیلە. موتی کاتێک کە گریانەکەی منی بینی تووڕەیەکەی دابەزی و وتی سینۆها خەم مەخۆ، من هێشتا لەژێر ئەم وێرانەیەدا کەمێک گەنم و چەند گۆزەیەکم پڕ لە ڕۆن کردووە، ئێستا کەمێ لەو گەنمە دەکەمە ئارد و نانت بۆ دەکەم، دوایش نانێک لەگەڵ خۆمدا دەبەم و گۆزەیەک ئاوی جۆی پێدەکڕم تێرت دەکەم، پاشان من و تۆ بەیەکەوە لێرەدا سەرپەنایەک دروست دەکەین کە تۆ بتانی تایدا دابنیشی و پزیشکی بکەی. ئەگەرچی خەڵکی هەژار بوونە ناتوانن دەستحەقی زۆرت بدەنێ، بەڵام تۆ لە ڕووی پزیشکیەوە لە ناو خەڵکیدا ناوبانگێکی باشت هەیە، نەخۆشێکی زۆر ڕوود تێکەن، و ئەگەر نەخۆشەکانیش نهاتنە لات دیسانەوە من هەر نایەڵم برسی و تینوبی، ڕۆژانە بۆ ماڵی ئەو کەسانە دەڕۆم کە هێشتا هەر دەوڵەمەندن، جلیان بۆ دەشۆم، داوا دەکەم لەبری ئەوە ئاوی جۆم بدەنێ کە بۆتی بهێنم. تەنها تکایەکم لێت هەیە، ئەویش ئەوەیە کە لەمە بەدووە خوایەکی تر نەهێنیتە ناو میسر و تەبەسەوە، چونکە ئێمە چ خێرێکمان لەم هەموو خوایە بینیوە کە لە میسردا هەیە، کە تۆ دەتەوێ خوایەکی تریش بهێنیتە میسرەوە. ئەگەر خواکان بیان توانیایە کاری مرۆڤ چاک بکەن، هەزارەها خوا کە تاوەکو ئەمڕۆ هاتوون کارێکیان ڕاست دەکردەوە، هەر ئەم خوایەی کە تۆ دوت هیچ خوایەکی تر لەو بەهێزتر نییە. سیرکە چ بەدبەختیەکی دروست کردووە، چۆن کۆمەڵێ شاخدار ئەویان سەرنگوم کرد. ئایا شێتی نەبوو کە ئەم هەموو خوێنە بڕژێ، ئەم هەموو نەهامەتیە دروست بێ، تۆ دەوڵەمەندیەکەت لە دەست بدەی و تێک بشکەی، دیسانەوە هەر خواکەی پێشوو خوایەتی بکە. ئەوەندەی کە من سکم بە مەریت و تەهود دەسووتێ بەرامبەر بە تۆ بەزەیم نییە، چونکە تۆ پیاوی وەکو هەموو پیاوەکان، یان مناڵی یان شێت، چونکە پیاو لەبەر ئەوەی کە پیاوە هەرگیز عاقڵ نابێ، هەمیشە یان منداڵ دەبێ یان دێوانە. بەڵام مەریت ژنێکی ژیر و لەسەرخۆ بوو، من ئەوم وەکو کچێکی خۆم خۆش دەویست. تەهود هەموو شەوێ لەسەر داوێنی من دەنووست، لەبەر ئەوەی کە من هەر فرمێسکم دەڕشت، موتی بابەتی گفت و گۆکەی گۆڕی و وتی سینۆها تێپەڕینی کات هەموو شتێک چاک دەکاتەوە، تۆ ئەم بەدبەختیانە فەرامۆش بکە. دڵنیاشم هەر فەرامۆشی دەکەی و گۆناکان و لەشت لەڕ نابێ، چونکە من وەکو ڕابردوو خواردنی باشت دەرخوار دەدەم، قەڵەوت دەکەم. من کە بەهۆی ئەم قسانە ئارامم گرتبوو وتم وتی من نەهاتووم کە ببمە ئەرک بەسەر تۆوە، بەڵکو لێرە دەڕۆم، لەوانەیە تا ماوەیەکی زۆر نەگەڕێمەوە. من بۆیە هاتوومەتە ئێرە کە ئەو خانووە ببینم کە بە ئاسوودەیی تیایدا دەژیام، سەیری درەختە سێبەری دارەکانی بەردەم ئەم خانووە بکەم کە ئێستا وشک بۆتەوە. من دەمویست هەیوانی ئەم خانووەی کە تەهود یاری تێدا دەکرد جارێکی تر ببینم، بەڵام دەڕوانم کە هەیوانەکە خاپوور بووە لە داروبەردی ڕووخاو. تۆ وتت من تێک شکاوم، ڕاستت کرد، چونکە داراییەکەی من فەوتا، بەڵام من ئێستا ئەوەندەم نییە کە بتوانم کەمێک کانزات بۆ بنێرم بۆ ئەوەی بتانی شتێ بۆ خۆت بکڕی. ئەگەر حەز بکەی ئێرە نەوژەم بکەیتەوە تێیدا بژی، من لە وتەکانی تۆ کە دەزانم لە ڕووی دڵسۆزیەوەیە نەڕەنجاوم، جگە لەوەش دەزانم کە زمانی تۆ وەکو چزووی سەردەواڵە وایە، بەڵام ڕوحت خۆشەویستی تێدایە. ئێستا خۆحافیزیت لێ دەکەم، ئەمڕۆ یان سبەی کانزات بۆ دەنێرم. بەڵام موتی دەستی بە گریان کرد و خۆڵی بەسەری خۆیدا کرد، وتی من ناهێڵم بڕۆی، چونکە بە چاوەکانتدا دیارە کە برسیتە، دەبێ خواردنت بۆ بکەم کە بیخۆی و هێزی پێبگری. من بۆ ئەوەی موتی نەڕەنجێنم
وەستام تا ئەو خواردنەکەی لێنا لەبەردەم مندا داینا و منیش خەریکی خواردن و چێشتەکەی بووم بەڵام هیچم پێ نەدەخورا چونکە بیری مەریت و تەهوت نەیان دەهێشت کە بە ئارەزووی خۆم خواردن بخۆم موتی ئەیوت سینۆهە بخۆ با هێز پەیدا بکەی تامی خواردنەکەی منت لەبیر بێ چونکە من پێشبینی دەکەم کە بۆ هەموو بەدبەختیانەی کە بەسەرت داهاتووە دیسانەوە خۆت گرفتاری بەدبەختی تر دەکەی بەڵام هەوڵ بدە کە زووتر بگەڕیتەوە من چاوەڕوانی گەڕانەوەتم ئەگەر بابەتی کڕینی گۆڕەکەم دابین بێ ئیتر دڵگرانیەکەم بۆ ئایندە نامێنێ چونکە هێز لە لەشم داماوە دەتوانم بەهۆی جلشۆرین و نانکردن لە ماڵە دەوڵەمەندەکاندا بایی بژێوی خۆم پەیدا بکەم ئەویش ئەو ڕۆژەی کە نانکردن دەست پێ بکاتەوە و گەنم هەبێ ئەو ڕۆژە منە تا خۆراوە بوون لای موتی مامەوە پەژارەیەکی زۆرم هەبوو بەخۆم وت هەر کە کانزامدایە موتی ئیتر هەنگاو نانێمەوە ئەم وێرانەیە چونکە بە شێوەیەک بینینی ئێرە کار لە ڕوحم دەکا کە خۆم بەتەنهاتر و بەدبەختتر لە هەموو کاتێک دەبینم کەمێ بەر لە خۆر ئاوە بوون بۆ کۆشکی زێڕین چووم کانزام لەوێ هێنا و دامە موتی پاشان خواحافیزیم لە موتی کرد و وتم ژیانی خۆت بە شێوەیەک ڕێک بخا کەوا بزانی لەمە بەدووە هەرگیز چاوت بە من ناکەوێتەوە بەڵام ئەگەر دەرفەتێکی ترم دەستکەوت ئەوە دەگەڕێمەوە لات کاتێک کە لەوێ دەگەڕامەوە بینیم بەشێکی ئاسمانی تەبەس بەهۆی مەشخەڵەوە ڕووناک بۆتەوە لە هەندێک لە کۆڵانەکاندا دەنگی مۆسیقا دەبیسترا تێگەیشتم کە لەبەر ئەوەی ئەو ڕۆژە ڕۆژی تاج خستنە سەری توت ئامونی فیرعەون بوو بۆی خەڵکی وا شادی بۆ دەکەن گوێگرانی خۆشەویستی دەنگی خاک تا لە سبەی شەو کاتژمێردا لە زنجیرە چیرۆکی سینۆها پزیشکی تایبەتی فیرعەوندا دێنەوە خزمەتی ئێوە شەوێکی ئارام بۆ هەموو لایەک